بەخێراتنی بەرنامەکەتانەکەم من وەکو مامۆستایەکی هونەرمند و مامۆستا سەنان دەستمان کردو بەکردنەوەی پێشەنگای لە قوتابخانەکەمان لەبەر ئەوەی قوتابیان زۆربەی کات ناتوانن بێن بۆ هۆڵی چالاکی سێری وێنەکانیان بکەن حەزمان کرد لە ناو قوتابخانەکەیە پێشەنگایەکیان بۆ بکەینەوە کاری دەستەکانیان خۆیان بە جوانی ببینن هەر حەزیشمان کرد ئەوەی کە ئیکاتەوە کوڕی پێشمەرگەیەک بێ کە باوکی لە بەرەکانی جەنگا برینە لە هەزار سڵاو بۆ ڕێز و سڵاومان هەیە بۆ ئەو پێشمەرگانی کە برینار بوون حەزیشمان کرد وەکو ستافی ئیدارە دیارەیەکی پێشکەشکەین حەقی ئەوەی کە ئەو هێنەی کرد ئەو پێشەنگایی افتتاح کردووە لەگەڵمانە دووبارە بەخێراتنی ئێوە شەکەم زۆر سپاس